بۆ ئەوەی حەقیقەت و ڕاستی ئەم ژیانە بزانین، بۆ ئەوەی کە حەقیقەت و ڕاستی بێنرخی ئەم دنیاە بزانین، پێویستە لەسەرمان هەندێک جار سەردانی نەخۆشخانەکان بکەین، بە تایبەتی نەخۆشخانەی شێرپەنجە یاخود نەخۆشخانەی سوتاویەکان. کاتێک کە دەڕۆی بەو شوێنانە، ئەو کاتە دەزانیت بەڕاستی لە چی ناز و نیعمەتێکەی. ئەو کاتە ئەو خەڵکە دەبینی، مناڵێکی بچووک گەنجێک دەبینی بەهۆی نەخۆشی و مووەکانی لەسەری نەماوە، مووی دەموچاوی نەماوە. مناڵێک دەبینی لە ترسی مەرگ پیر بووە، چرچ بووە، داماو بووە. خەڵکە بینی ئەڵێ 5 مانگە 1 ساڵێکە لەسەر ئەم شوێنە لێرە خەوتومەوە ئەو جێگامە. کاتێکە دەڕۆیتە ئەو شوێنانە، و کاتە ئەزانی ئەم ژیانە هیچ شتێک نییە، ئەو کاتە ئەزانی کە لەش ساغی نیعمەتێکی زۆر گەورەیە. بۆیە سپاسی خوا بکە لەسەری. پیاوێکی بەڕێز دەڵێ چوومە نەخۆشخانەیەکەوە، بە مەمەڕ و قاوشەکە تێپەڕیم لە یەکێک لە غورفەکان، غورفەی نەخۆشخانەکە، گوێم لە دەنگێک بوو، هاواری دەکرد و دەگریا، بەڵام ئازارێکی زۆری هەبوو. نەخۆشێک لەو نەخۆشخانەیە ئازارێکی هەبوو. کاتێک گوێ لە دەنگی دەگرت لە ناڵە و گریانی بوو، وەڵڵاهی خەریکە دڵت دەبچڕا، ئەوەندە بە کەساسی دەگریا و هاواری دەکرد. سبحان الله. دەفەرمێ ڕۆشتمە ناو ژوورەکە، وتم زامان پیاوە بۆچی دەگری؟ سبحان الله تەماشام کرد، هەموو لاشەی تووشی شەلەل بووە، هیچ ئیش ناکە. حەزی ئەکرد لا بکاتەوە، نەی ئەتوانی لایش بکاتەوە، لا بکاتەوە. ئێمە لە چ نیعمەتێکین؟ خەڵکێ بە ئاواتی ئەوەیە قومی ئاو بەرێ بۆ دەمی، تیکەیە نان و پاروێ نان بەرێ بۆ دەمی. بەڵێ تەماشام کرد هەموو لاشەی شەلەل لێدا و لە ئیش کەوتووە. ئەو کەسێک کە لە دیاری بوو، ئەو کەسێک کە سەرپەرشتیە کرد، مەعاون توبیە هەر شتێکە، پێم وتم ئەم پیاوە بۆچی وا دەگری؟ ئازاری چییە؟ کێشەی چییە؟ وتی وەڵڵاهی ئەمە بە تەواوی تووشی شەلەل بوو، هەموو لاشەی تووشی شەلەل بووە. مەعیدەی ئێش و ئازارێکی زۆری هەیە، ڕیخۆڵەکانی مەعیدەی. سبحان الله. هەر کاتێک خواردنێکی ئەدەینێ، ژەمێ خواردن ئەدەینە ئەم نەخۆشە، لەبەر ئەوەی کە پێی هەزم ناکرێ، خواردنەکەی پێی هەزم ناکرێ، ئەم هاوار و شیوەن و گریانی بۆ دروستە بێت لە تاو ئازاری ئەو خواردنەی کە خواردوێتی. سپاسی خوا بکە، لەشە ساغە. نەخۆشیەک تێ خەڵکێ دە نەخۆشی هەیە. هەر کاتێک هەموو خواردنێک کە ئەیدین بەم ئینسانە، کاتێک کە مەعیدەی هەزمی ئەکا، ئەم ئازار و شیوەن واوەلایی بۆ دروست دەکات، ئابە و حاڵە دروستی دەکات. ئەڵێ منش وتم بەو کەسێک کە سەرپەرشتی نەخۆشەکەی دەکرد، وتم باشە خواردنی قورسی مەدەنێ، مادەم ئەو حاڵەکەیەتی بەم حاڵە خواردنێک هەزم ئەکا و حەلی ئەکا بەم شیوەن و گریان و یعنی بە شێوەیە کە ئینسان ئەیوتە تەحەمولی سەوتیت ناکرد، پڕ بەو غورفەیە هاواری دەکرد و دەگریا لە تاو ئازار. وتم خواردنی قورسی مەدەنێ مادەم حاڵەکەی ئاوایە. وتی وەڵڵاهی بەڕێزم، سوێن بەخوا لە غەیری شیر، بەس شیری ئەدەینێ، شیریش بە سۆندە لە لوتیەوە ئەچێتە خوارەوە. والله ئەو هەموو هاوار و شیوەن و واوەیلایی تەنها لەبەرەوەی کە ئەو شیرە حەل بکات. والله غەیری شیری شتێکی بێ نادەی. بۆیە ئەگەرەتەوێ تێ بگەی، بڕۆ نەخۆشخانەکان بزانم ژیانە چییە و بزانە چی نیعمەتێکی خوا بەسەرتەوەیە. پیاوێکی داما و پڕ بە غورفەیەک هاوار دەکات، تەنها لەبەر ئەوەی گڵاسێ زیاتر کەمتر شیر حەل بکات. تۆش ئەم هەموو خواردنە دەخۆی هەردەڵی خوابی بڕێمەکەی حاڵەمەکەی ژیانە. کورە ئاخر بەسە ناشکوری، بەسە بۆ خاتری خوا با تۆ بەتایارە کاولمان نەکات. کورە بەسە وەڵڵاهی وە فێر ناشکوری بووە، هەموو مانگە یەک دەفتەری بەری هەر ناشکوریەکە.
پیاویەوە هەبوو قسەم لەگەڵا کردووە تەلەفۆنی بۆم کردووە قسەم لەگەڵا کردوەتی زۆر نامرتاحم خەریکم مێشکمە تەقی وتمە بۆ وتی مانگی 2 دەفتەرم دەستەکەوێ ئیش نەماوە مانگی 2 دەفتەر ئەوەی تێری نەخوارد هەر چاوچنۆک و چاوبرسیە و ناشکری دەکات ئەوەشی بە بەشی خوا ڕازیە هەر ڕازیە ئەگەر قومی ئاویش نەبێ بیخوات ئەم داماوە ئەم پیاوە فەقیرە تەنها لەبەر ئەوەی تۆزێک حەلیب تۆزێ شیر حەل بکە و هەزمی بکە مەعیدەی ئەبێ هەموو ژەمێک خاوار بکە و بگری و خەڵکی بەزەی پێ بێتەوە بۆیە ئەگەر ئەتەوێ تێبگەی بڕۆ نەخۆشخانەکان چونکە دەرز و عیبرەت و ئامۆژگاری زۆر وەرئەگری ئەو کاتە ئەزانی تۆ لە چی نیعمەتێکای خەڵکی لە چی داماویەکایە